ئەمڕۆ کەشێکی بەهاراویە سەیرانێکی جەماعیمان ڕێخست هاتین بۆ دوکان جەوەکی ئەمڕۆ زۆر خۆشە نانی نیۆڕۆمان خوارد و هەڵپەڕین و ئیتر ئاوا بەخێربێن سەرچاوم. سێرانگەی دوکانمان هەڵبژاردووە ئەمڕۆ چکە بەڕاستی جەوێکی زۆر خۆشی هەیە هەروەها چەند پێداویستێکی سەرەتایی زۆر باشی لێ وەکو مەقەڵی و کارەبا و ئاوی بەردەوام داواکاریەکم هەیە لەو سێرانکەرانی کە دێن هیوادارم دوای خۆیان شوێنەکە بە پاکی ڕابگرن بۆ ئەوەی کارمەندانی شارەوانی ماندوو نەکەین هەروەها ئەو کەسانی کە دێن دوای خۆمان سووری لێوەرد بگرن. وەرکشۆپەکە لەژێر ناونیشانی ئاشنابوون بە بنەماکانی فێربوونی زمانی ئینگلیزیە لەلایەن هەردوو مامۆستای بەڕێز مامۆستا سومەیە هەروەها مامۆستا سەرهەنگ ئەمە وەرکشۆپە بەڕێوە دەچێت بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوامی هەیە ئامانجلی هەندانی ئەو فێرخواز و بەشداربوانەیە بۆی هەندیان نزیکە لە زمانی دایە خۆیان فێرە زمانێکی تر بکەن کە وی زمانی ئینگلیزیە. دەتوانم بڵێم ئەم وەرکشۆپە کە بۆ ماوەی 5 ڕۆژە ئەکرێت ببێت بە خاڵی وەرسەرخانی ژیانی تاک بە تاکی ئەوانی کا بەشداریان کردیان کەواتە ئەمن دەمەوێ وا لە بەشدار بووان بکەم کە بیکەن بە خاڵی وەرسەرخان و لە ڕووی زمانی ئینگلیزیەوە بۆ فێربوونی زمانی ئینگلیزیەوە گۆڕانکاریەکی تەواو لە ژیانی خۆیاندا بکەن. В рамках этой выставки более 30 выставочных проектов с художниками декоративно-прикладного искусства, народных художественных промыслов, живописцами, различные скульпторы. Здесь собралось более 500 художников различного жанра из 40 регионов России. Они показывают свои красивые работы, свое творчество. Ну а продукция, которая здесь представлена, вы сами, наверное, смогли убедиться, что это действительно шедевры, это шедевры народного творчества, это шедевры профессионального декоративно-прикладного искусства. В течение прошлого года не могли выставляться на привычных для них площадках и были вынуждены торговать через интернет и представлять свою продукцию через интернет. И вот это первая выставка после пандемии.